پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک لەم دنیاە بەرنامەیەک دابنا یا یاسایەک دابنا یا لەناو ئیسلامە شتێکی جوان ڕێبازێکی جوان بۆ خەڵکی داڕێژێ خەڵکی لەسەری بچن ئەجر و پاداشتی ئەوە بەری خۆی ئەکەوێەوە بەری هەموو ئەوانەشی کە کار بەو یاسایی جوانەی ئەماکەن بەو سنەتە جوانەی ئەماکەن حتا ئەو سنەتە حتا ئەو کارە جوانە عەمەلی پێ بکرێ ئەمیش خێری دەسەکەوێ بە هەمان شێوە هەر کەسێ شتێکی خراپ بکە شتێکی خراپ داڕێژێ کارێکی ناشرین و بیدعە و خراپەکاری داڕێژێ خۆی و هەموو ئەوانەشی تاوانی خۆی و تاوانی هەموو ئەوانەی کە کار بەو کارە خراپەی ئەماکەن حتا بڕوا خراوەکە و تاوانەکە کەوتە سەر ئەویش بێ ئەوەی لە تاوانی خۆشیان کەم بێتەوە بێ ئەوەی لە تاوانی خۆشیان کەم بێتەوە یعنی خۆشیان تاوانەکەیان هەر بەرەکەوێ بەڵام ئەکەوێتە ئەستۆی کەسی یەکەم لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ زەلامیە بکوژێ ئێستا لە دنیا ئیلا کوشتنێک بۆ کێزیا ئەبێ بۆ کوڕەیەکەمەکەی ئادەم قابیل کە هابیلی کوشت هەر کەسێ زەلامیە بکوژێ بەری قابیلی شەکەوێ یعنی تاوانەکە بۆ قابیلی شەڕۆ چونکە یەکەم کەس کە کوشتنی دامەزران قابل بوو بۆیە هەر کەسێ بکوژێ قابلیشی بەرەکەوێ یعنی ئەو تاوانە بەری ئەوەکەوێ و بەری کێشەکەوێ و بەری قابلیش ئەکەوێ